خۆشی بۆ مسلمانان ئەوازەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە ئەی مسلمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێت ئاوەدانکەن ئەی مسلمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێت ئاوەدانکەن خۆشی بۆ مسلمانان ئەوازەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە بڕۆن بۆ میوەنداری یەکتر بە شادومانی بڕۆن بۆ میوەنداری یەکتر بە شادومانی نازی بێ باوکان ڕاگرن هەموو لا زۆر بە جوانی نازی بێ باوکان ڕاگرن هەموو لا زۆر بە جوانی خۆشی بۆ مسلمانان ئەوازەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە